بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا قسە لەسەر دۆخی کەرتی غەزە بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی لە هەرێمی کوردستان بۆ دانیشتوانی غەزە دەکەین. دیارە تا دێت ژمارە ئەو کەسانەی کە بەهۆی برسێتی لە غەزە گیان لەدەستدەن بەرز دەبێتەوە. بە پێی دوایین ئاماری حکوومەتی کەرتی غەزە تاکو ئێستا 127 کەس بەهۆی برسێتیەوە گیان لەدەستداوە کە 25 منداڵن. بەلەماوەی 24 ساعتی ڕابردووە 5 حاڵەتی گیان لەدەستدان بۆی برسێتیەوە تۆمار کراوە و لە هەمان کاتدا ژمارەی شەهیدانی غەزە لە سەرەتای جەنگی 7 ئۆکتۆبەرەوە بۆ 15733 کەس بەرز بۆتەوە و زیاتر لە 144,000 کەس بریندار بوون. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دۆخی کەرتی غەزە و ئەو کاریە و برسیکردنەوە داخستنی سنوورەکان بەڕووی کەرتی غەزە و کۆکردنەوەی هاوکاری دارایی لە هەرێمی کوردستان و سەرەوەش دەکەین بۆچی هەندێک خەڵک سەخڵەتە بۆی کە هاوکاری مادی کۆ دەکرێتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەیەک ڕێکخراوی خێرخوازی دەستیان بە کۆکردنەوەی هاوکاری کردەوە دەیگێرن بۆ کەرتی غەزە و قسە لەسەر ئەوەش دەکەین بۆچی نزیکەی دوای نزیکەی لە 2 ساڵ لە جەنگی غەزە تاوکو ئێستا ئامانجەکانی ئیسرائیل بەدین هاتوون ئامانجەکەی چییە و دۆخی کەرتەکەش چی بەسەردێت. ئەم پرسە لەگەڵ هەیە لە بەڕێزان دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ، هەروە لە هەولێری شۆ دکتۆر ئیدریس کاریتانی شارەزا لە فکری ئیسلامی قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئەمەدەمتان دەکەین. کاکتۆر بەخێر بن نەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە بۆچوونی بەڕێزت ئەم هۆکاری برسیکردنە یاخۆت داخستین سنوورەکان بۆ چییە؟ لە دوای 7 ئۆکتۆبەری 2023 مانگی دەی 2023 بردومان هەبووە شەیکردنی دایان خەڵک ئاوەرەکردنیان ئێستش داخستنی سنوورەکان و برسێتی کردن. ئامانج لەم چەکە نوێیە کە چەکی برسیکردنە بۆ چییە؟ بسم الله الرحمن الرحیم. ئیسرائیل ئەو چەکانەی جەنابەت باس کرد لە ڕووی سەربازیوە و هێرشکردن ئەنوا وەشکاڵ شێواز کوشتنی مەدەنی ئەمانە هەموو بەکارێناوە ئامانجەکانی نەهاتوەتە دی. ئێستاش ئەمە چەکێکی ترە کە بەکارێنێک کە بەرسیکردنی میلەتەکەی بە شێوەیەکی وا وەک ڕاگەیاندنەکان باسەکەن ڕۆژانە خەڵک لە برسە ئەمری حتا ئەو ئەگەر کەمێک هاوکاری و مساعداتیش بچێتە ناوکەتی غەزە بە هەندێک ئیتیفاقات وشت وای لەکەن کە خەڵی استفادەی لێ نەکا شەڕ دروستەکرێ مەشاکل دروستەکرێ عەسابات و خەڵکانێک دروستەکرێ کەواکو نێڵ شتەکە بگاتە خەڵک لەو کاتانە بردومان و هەندێک شت ڕوئەدا کەواکو و خەڵکەکە ئیسفادە لە وەزعەکە نەکا. لەبەرەوە چەکێکە هەر بە درێژایی مێژوو دوژمنانی ئاین دوژمنانی ئیسلام بە تایبەتی بەکارێنێناوە. کاتی خۆشی لە ساڵی 7 پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە قوڕیش بەکاری هێنا کە موسڵمانان پێغەمبەری خوا و موسڵمانان و لەگەڵیشیا خزمەکانی پێغەمبەر ئەوانشان کە موسڵمان نەبوون لە بەنی هاشم لە شیوی ئەبوو تالیب توان بڵێ حەسارێکی اقتصادیان لەسەر بوو. دوای ئەوان ویستیان پێغەمبەر شەهیدکەن و پێغەمبەر مام و کەسوکاری دیفاعیان لێکرد. ئەوانشتیان تا ئەوەی نەکەن ئێمە کڕین و فرۆشتن و نەژنتان پێ ئەدەین نەژنتان لێنین بە هیچ جۆرە عەلاقەیەک لەگەڵتانەی ناکەن و نووسراوێکیان نووسی کەواکو هەموو خەڵکی مەککە و دەوروبەری پابند بێ بەم ئیتیفاقەوە کە کەس لەگەڵ ئەم کۆمەڵە موسڵمانە وار کەسێ پشتیوان لەوانەکە کڕین و فرۆشتن و نیکاح و زەواج و هیچ شتێکیان لەگەڵانەکە. ئەمە 3 ساڵیشی خایەن ئەم حەسارە. یعنی ئەوەی کەرتی غەزەش ئەوەتە بۆ 2 ساڵە چێ و شەڕ و ناڕەحەتێکە و ئەمەش ماوەیەکە دەست بەم حەساری اقتصادیش کراوە لە سەریان. مەبەست ئەوەی ئەم خەڵکی کەرتی غەزە ئەم موسڵمانانە ئەم موجاهیدانە تەسلیمی ئیرادەی جوولەکە ببن و یا وڵاتە چۆڵکەن یا چەکەکانیان دانێن یا ئەو گیرە بەڵێ یا ئەو گیراوانەی کە ئەو گیراوانە لایەنە ئەم 2 ساڵ ئەو وتی مانیەک مۆڵەتم بن گیراوەکان هەموو ئێهێنمەوە. ئێوە 2 ساڵ بەسەرا چوون نەهێنان و نە گیراوەکانی هێناوە نە حەماسی لە ناوبر لەبەرەوەی سەخەریکی ئەم چەکەی ترە کە ئەمەش بە تەئکید ئەمەش سەرکەوتوو نابێ. بەڵام خەڵک و موسڵمانانی غەزە تووشی ناڕەحەتیە بن تووشی برسێتیە بن بەڵام بەڕاستی ئەوانە میلەتێکن موسڵمانانێکن کەسانێکن کە وەکو ئیرادەیان زۆر بەهێزە ئەوان لەژێر ئەو هەموو تۆپ و ئاگر و ئاسنا کە خۆیان ئەڵێن بەقڵ چەند بۆمبی ئۆتۆمی مەوادی تەقینەوە بەکار هاتووە لە کەرتی غەزە ئەو خەڵکی چۆک پێدانەداوە بە تەئکید برسێتی شتێکیان پێدانادا.
باش ئێستا کەمپینی کۆکردنەوەی هاوکاری هەیە کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی لە ناویان دەستگای خێرخوازی بەخشین سەرنجتان چییە و ئەمڕۆ سەرۆکی کۆمەڵیش پامێکی هەبوو باز دەکە کەسی مسلمان ئەوەی کە لەسی دێدەوێ بیکە من زۆر دەستخۆشی لەو ڕێکخراوانەکەم کە یارمەتی و کۆمەکی و هاوکاری مادی کۆەکەنەوە بۆ مسلمانانی غەزە و پەیامەکەی مامۆساش پەیامێکی جوانە دەستی خۆش بێ کە بێ هەموو مسلمانێک هەر ئەو پەیامێ هەبێ خەڵکی هەرچی لە دەستی دێ بۆ خەڵکی غەزە بیکە بەس بەڕاستی مشکلەکەی کەرتی غەزە ئەوەیە ئەو بەناو عەرەبە مسلمانانەی کەواکو دەوری کەرتی غەزەیان داوە لە ئیسرائیل زیاتر حەساری اقتصادیان خستوتە سەر کەرتی غەزە یعنی جاری وایە لە ناو ئیسرائیلە لە تەل ئەبیب با مزاهرە کرێ بۆ پشتیوانی فەلەستینیەکانی غەزە بەڵام لە دووە لە عەرەبیەکانە ناکری ڕێگە نادەن چکە میلەتەکانی کە بەڵام حکوومەتەکان ڕێگە نادەن ئەوەنە پشتیوانی لە قەوارەی زایۆنیەکە لەبەرەوە ئەو ڕێکخراوانە لە کوردستانە کە هاوکاری کۆکەنەوە بەڕاستی جێگەی دەستخۆشین خی گەورە پاداشیان باتۆ کارێکی ئینسانیەکەن کارێکی ئیسلامیەکەن ئێمەش ئەومان لەبیر نەچێ ئەو چەند ساڵی کەواکو کوردستان لە حەسارا بوو ئێمە لە گرانی و قات و قڕی و ناڕەحەتیا بووین خەڵک خەریک بوو لە بەرسە ئەمرد خەڵکە عەرەبەکە هاوکاری موسڵمان هەتی و هەژار و داماوی کوردیان زۆر کەس لە ڕێگەی هەندێک منەظەماتی خێرخوازی هاوکاریان کردووە هاوکاری زۆر بێشمار کرا هەتیوەکانی کوردستان لەو کاتا گشتی ئەو ڕێکخراوانە کە دووەلی عەرەبی و دەوڵەمەندی عەرەب پاریان نەنارد مزگەوتەکانی کوردستان ئەو هەموو مزگەوتە کراوەتەوە خێرخوازان دروستیان کرد بە پارەی عەرەب دروست کرا فەقیر و هەژاری کوردستان بە پارەی عەرەبە موسڵمانەکان خۆ عەرەب هەمویان خراب نین ینی ئەوانە کەواکو دەسەڵاتدار ئەوە نەناوەکو میلەت و شەعب هەروەکو ئێمەوانەوانیش لەبەرەوە هاوکارێکی زۆر بێوێنە زۆر بێشمار زۆر گەورەیان بە میلەتی کورد لەو کاتاکەواکو ئێمە لە گرانی و لەژێر حەسار و ناڕەحەتیا بووین ینی با خەڵگەوەی لەبیر نەچێ زۆرێ لەوانە کە ئیسە لەوە چێ هەندێک قسەی نابە جۆر بکەن ئەگەر هەتی و بووبن لەو کاتە لەوانەیە بە پارەی ئیغاسەوانە گەورە بوو بن دێمە خزمەت کاکتۆر کاکتۆری زیویس جەنابیش بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێز بزانین لەسەر هەم ئەو برسێتەیە کە ئێستا لە کەرتی غەزە هەیە و هەم سەبارەت بە هەڵوێستی میلەتی کورد لە دوای 7 ئۆکتۆبەرە و لە ئێستاشدا کە کەمپینی هاوکاری هەیە پشتیوانی دارایی کۆ دەکرێتەوە بۆ غەزە بەناوی خۆی گەورە و میهرەبان دانەریزە و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر سپاس بۆ جەنابەت بە خێراتنی گەرمی میوانە بەڕێزەکەت دەکەم و دەستخۆشیم هەیە بۆ ئەم کەناڵە بەڕێزەتان کە هەموو کات لە هەر مووقیف و لە هەر هەڵوێستێک کە پێویست بکە بۆ مرۆڤایەتی بێ بۆ بواری ئینسانی بێ بۆ بواری مسڵمانەتی بێ بۆ بواری حەق و ڕاستی بێ لە مەیدان بووە جێگەی دەستخۆشیە دەرەوە بابەتی ئێستا لە غەزە دەگوزەرێ یەکێکە لەو تراژیدیایانەی دەتوانین بڵێین لە مێژووی هاوچەرخ و مێژووی پێشوو کەم وێنە بووە لە مێژووی هاوچەرخ نییە لەو عەسر و سەردەمان نییە و دەتوانین ناویشی لێ بنین هۆلۆکۆستێکی معاسر ئەو هۆلۆکۆستەی کە تاریخ بە بەردەوام بە پەڵەیەکی ڕەش لەسەر نیوچەوانی ئەو زاڵ مستەمکارانەی کە کراون دیسان ئەو جارێکی تر هۆلۆکۆستێکی ترە بەڕاستی تراژیدیایەکە زوبان ناتوانانی هیچ تعریف و پێناسەیەکی بکە و تراژیدیایەکە هەموو بەشەریەتی بەگشتی ئەوەی لەسەر ئەم زەمینەیە هەمووی خستۆتە نێو بێژینجێک خەریکی لە بێژنگدانیەتی بزانی چێە ئینسانیەتی دەجوولێ چێە ویژدانی دەجوولێ چێە لە ڕووی مرۆڤایەتیەوە هەندێک سۆز و بەزەیی هەیە و چێە موسڵمانەتی و دیندارەتی و ئیمانی دەجوڵێ بەڕاستی ئەم ڕووداوی کە ئێستا لە غەزە هەیە وەکو باسمان کرد ڕووداوێکە لە چەند جۆر لە مردنی تێدایە جۆرەکیان مردنێکە بە دەبابە و بە مەدفەعی و بە تەیارەیە واتە ئاگر لەسەرەوە دادەبەسی جۆرێکیان بە چییە بە برسیەتی و بە جۆرێک لە تەجویعکردنە کە لە لای دایکەکان چونکە دایکەکانی زنێ بخۆن منداڵەکانیان
لە ناو باوەشیان بەبێ شیر بەبێ نان لەبەر چاوی بەشەریەت لەبەر چاوی ئومەی ئیسلامی لەبەر چاوی دەوڵەتانی جیهان لەبەر چاوی زلهێزەکان لەبەر چاوی مافی مرۆڤ لەبەر چاوی هەموو منەظەماتی خێرخوازی عالەمی منداڵەکەی لەبەر چاوی دەمری تەواو دەبی ئینجا گرفتێشکەی بۆ پەیدا دەبی ئەم منداڵە کفنی نییە لە تاریخی بەشەری نەبووە مردن بمری کفن نەبی بیشاریەوە ئەو دایکە لەگەڵ ئەم هەموو معاناتە گرفتیە بەرەو چی ببا و چۆنی بشارتەوە بەچی بشارتەوە بۆیە ئەم ڕووداوە پێمان دەڵێ ڕووداوێکە کە بەڕاستی خەریکی یعنی جۆرێک لە عاقڵ ڕادەوەستی جۆرێکە لەوەی کە ئینسان نازانی چۆن وەکو دەڵێ عاقڵ حەیرانە کەیتوتە ئەم حاڵەتە لەگەڵ ئەوەش دنیای ئەوروپا وەکو دەسەڵاتدار دنیای ئەمریکا وەکو دەسەڵاتدار بە هەموو هێز و قووەتیانەوە کە بەناو پشگیری دیموکراسیەتن پشگیری هاوڵاتی بوونن پشگیری مواتنن پشگیری ئازادین پشگیری دیموکراسین منەظەماتی حقوقی ئینسان ئەواندایان نایە منەظەماتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەواندایان نایە بەڵام هەموو بێدەنگ سامت لە ژێرەوە پشگیری زایۆنی دەکەن پشگیری دەسەڵاتداری ئیسرائیل دەکەن پشگیری ناتانیاهۆ دەکەن بۆچی بۆ کوشتن و برسیکردن و ئەم بابەتەنە لە زمنی ئەم بابەتە بەڕاستی کە باسی کورد دەکەی کورد ئەم ملەتە ئەم بڵین نەتەوەیە دەرکەت نەتەوەیەکی ڕەسەنە نەتەوەیەکە چۆن لە سەردەمی گابانی کوردی بڕیاریدا وعدی بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەتا ئەم ڕۆژ لە ڕەسەنایەتی خۆی لای نەداوە و دەرکەت یەکێکە لەو ملەتە عەریقانە کە وەفای بۆ سەلاح الدینی ئەیوبی هەیە بۆیە وەکو سەلاح الدینی ئەیوبی ئەلێرەوە دەستی یارمەتی درێژ دەکا بۆ غەزا ئەلێرەوە واللهی منداڵ چەند ڕۆژ لە 3 مانگ نەبوونی معاش چەند دینارێکی کۆ کردوتەوە لە ناو دەخیلەیەکی دایناوە ئەو دەخیلەی دەشتێنی واللهی بۆ خۆم دیتیتم ئەو دەخیلەی دەشتێنی دەی فەرمووهانی بیگەینن بە منداڵهانی غەزا واللهی ئەم وڵاتەی ئێمە چەندان دایک چۆتە سەر سفرەی خواردن مانی کردووە سفرەکەی لاداوە کوڕ ماڵی گرن چۆن ئەمن نانی بخۆم منداڵەکانی غەزە لە بەرسان بمرن واللهی کەسانی وامان هەیە قەسە و بەسەرهاتی وامان هەیە ئەگەی غەیری کورد باە دەبووە ترێند لە عالم ئەو هادە تەقیەوە لەگەڵ ئەم زروفونا لە باریەی کە لە بخۆی تێدایە کە 3 مانگە معاشی ناتوە ئەم هەموو زوڵم مستەمەی لێکراوە بەڵام ئامادەیە دووبارە پشگیری مەزلومیەتی ئەهلی غەزە بکە و دژی زاڵمایەتی نەتەنیاهۆ ڕابوەستی بەڕاستی ملەتێکی عەریقە بەڕاستی ملەتێکە جێی دەستخۆشیە ملەتێکە هەمومان خۆمان بە قەرزاری دەزانین من لێرەوە دەڵێن بەڵێ ئەی ملەت ئێوە ئاواشتان لەگەڵ ئێمە کرد ئاواشتان لەگەڵ ملەتانی تر کرد ئاواشتان لەگە ئەهلی غەزە کرد بۆیە هەمومان دەستخۆشی لێ دەکەین و سەری ئێمەیان بەرز کردوتەوە ڕۆژانە لە ناو غەزا دایکەکان منداڵەکان گەنجەکان پیرێژنەکان ڕسم و وێنەی ڕێکخراوەکانی کوردستان و خەڵکی کوردستان بەرز دەکەنەوە دەڵێن ئەها ئەوانە ئیسلامەتی خۆیان دینداری خۆیان ئەخلاقی خۆیان قیەمی خۆیان باهای خۆیان مرۆڤایەتی خۆیان سەلمان چونکە بابەتی غەزە ئیسلامەتی نییە هەر ئیمان نییە بابەتی غەزە ئینسانیەتە بەداخەوە عەلمانیەکان لە کوردستان وەکو چەپەکانیشان تێنابی چەپەکان لە جیهان هەمویان پشگیری ئەهلی غەزە دەکەن لە کاتێکدا چەپن بڕوایان نییە بەم مەسەلەیە بەڵام عەلمانیەکان لەوێشەوە چۆن خیانەتیان لەگەڵ ئەو ملەتە کرد چۆن بێغێزی و بێ ئەرزشیان لەگەڵ ئەو ملەتە کرد چۆن شکۆی ئەو ملەتیان شکاند دیسان دەیانێ شکۆینەتەوە کەمان بشتێنن لە بڕی ئەوەی بەیان دەرکەن لە بڕی ئەوەی پشگیری مەزلومیەتی بکەن لە پڕی ئەوەی کە دەزانن کاتی خۆی کە عەرەب ئەو بەشێک لە عەرەبەکان کە دیفاعیان لە کورد نەکرد کە کورد مەزلوم بوو ئێستاش پەڵەیەکی ڕەشە بەسەر شانی عەرەبەکانەوە دەیانەوێ هەمان پەڵا بەسەر نیوچەوانی ئێمەدا بدەن کە بەڵێ کورد لەگەڵ زایۆنیە نەخێر کورد لەگەڵ زایۆنی نییە بۆیە ئەوەی کە خەڵکە ئیسلامیەکە خەڵکە دیندارەکە خەڵکە عامەکە خەڵکە کووردە بە شەڕەفەکە دەیکا
ئەوە هەویەی وەتەنی ئێمەیە، ئەوە هەویەی نەتەوەی ئێمەیە، ئەوە هەویەی مسلمانەتی ئێمەیە، ئەوە هەویەی کوردایەتی و مەردایەتی ئێمەیە، ئەوە هەویەی ئەو کیان و ئەو بنەمە ئەساسیانەیە کە ملەتەکە بە خۆی بینای کردووە. بۆیە بەڕاستی جێگای ڕێزە، جێگای فەخرە، جێگای شانازیە ئەوەی لە کوردستان کراوە. سوپاس دەکەم کە دکتۆر دێمەوە خزمەتت کاک دکتۆر محەممەد دێوان خزمەت بەڕێزت سەبارەت بەوەی کە بڵێن لێرە دەستگای خێرخوازی بەخشین، هانە بەختەوەری، رابطەی ئیسلامی، خەڵکی خێرخوازی دیکە کۆمەک و هاوکاری کۆ دەکەنەوە. بەڵام لە بەرامبەرەوە و کاک دکتۆر باسێکت هەڵوێستی گەلی کوردی باسکە، بەڵام هەشن سەخڵەتن بەم کۆکردنەوەی ئەوە چۆن دەبینی؟ وڵی هەندێک کەس هەیە کە فکر و بیر و باوەڕێکی غێرە ئیسلامی هەیە لە هەموو شتێکە، حتا جانی بە ئینسانێکەش ئەکا بە ژێر پێوە، چاوی لیان و قێنێ ئەکا بە ژێر لێەوە. یەخۆ کاکەیسەوە خەڵکی غەزە قەزی ئیسلامیەکەشی لێلابە، هەروکو مرۆڤ ئینسانن. یعنی ئەوە لە ئەوروپا هەرچیش وڵاتی ئەوروپیە مزاهرەیە، لە زۆر وڵاتی ئاسیا مزاهرەیە، لە ناو قوارەی زایۆنی خۆیان لە زۆر شوێنە مزاهرەیەکرێ بۆ پشتیوانی لیان. باشە ئەجەبا، ینی بۆچی لە کوردستانە کە ئێمەش میلەتێکین ئەو سەختی و ناڕەحەتیانە بەسەرەوە نهاتووە، ئێمەش بەشێک لەو ناڕەحەتیانەمان لە ڕابردووە بەسەر هاتووە بەدەستی عەلمانیەکانی عەرەبوو. باشە باشە بۆچی ئەگەر ئێمە هاوسۆز بین لەگەڵ ئەوانە ئەو برادەرانە کە فکرێکی غێرە ئیسلامیشیان هەیە، فکری ینی عەلمانی چەپ بێ عەلمانی بێ قەومی بێ، یەخۆوانە ئینسانن. ینی زۆر جا خەڵکی موسڵمان زوڵم لە خەڵکێکەکرێت کە موسڵمانیش نییە پشتیوانی لێەکە، وەکو مرۆڤ وەکو ئینسان. ئەگەر بتپەرسە، ئەگەر گاپەرسە، ئەگەر چی زوڵمی لێ بکرێت هەر مرۆڤە، نابێت زوڵمی لێ بکرێت. ینی بەڵام بەداخەوە ئەم میلەتە ئێمە هەندێک خەڵکی تایە ینی لە هەموو ئاسەکان تێیپەڕاندووە. ینی شتێکە ئەتوانی بڵێ وەکو دکتۆری دریستی لەم سەردەما وێنەی نییە، ئەوەنە ناڕەحەتە، ئەوەنە ناخۆشە، ئەوەنە زوڵمەکە گەورەیە، بەڵام تۆ نەتوانی بەیانێکی لەسەر دەرکەی. کورکاک ئەگەر ناتوانین پشتیوانی بکەی بە شێوەی لە شێوەکان بێدەنگ بە فەلیەقول خەیرن ئەو لیەصمت. ئەگەر ناتوانانی چاکە بڵێ پشتیوانی بکەی کە هەموو خەڵکیکا، بۆچی میلەتەکە ناشرینەکەی؟ بۆ میلەتەکە وەکو میلەتێکی دژ بە دین و دژ بە ئینسانیەت و دژ بە مافی ڕەوای میلەتان و گەلان خەڵک بیناسی لە ڕێی جەناب تۆ؟ ینی تاوانێکی گەورەیەوە. یعنیەوە ئەو کەسە هەر تاوانەکە هەر کورد هەڵنایە لە خۆیان، میلەتێک ناشرینەکە، سومعی میلەتێک لە کەدارەکە، میلەتێک کە مێژووی ینی قودس و فەلەستین دوو جار ڕزگار کراوە، جارێکیان عومەری کوڕ خەتاب و جارێکیان سەلاحەدین بوو کە کووردە، لەسەر دەستی کووردا جاری دوم کە فترەیەکی زۆر باسی 100 ساڵە کرێ لە ژێر دەستی سەلیبیا بووە، کورد ڕزگاری کردو. ئێکاکە توی سەر ناتوانانی شێوەیەک بی لەو شێوانێکەوە سەلاحەدین کردوێتی بە جۆرێک لە جۆرەکان خۆت بسەلمێنی کە پشتیوان و نەوە و درێژەکراوەی سەلاحەدینی بۆ دژ بە ماوەسی چی ئیسفادەیەکی هەیە؟ اینجا ئەو نەفەرانش کە ئەو شتانەکەن کاتێ میلەتەکە و خەڵک و بە شێوەیەکی گشتی دژیەوەسێتەوە پەشیمانە بێتەوە لە قسەکەی. چاوانە بە ناوی دینەوە ئەو قسانەکەن پەشیمانە بنەوە، چاوانەی بە ناوی عەلمانیەت و کوردایەتی ئەمانە ئەو قسانەکەن. ئەو ژۆ کۆیان لێک لە کابرا ئەچێ بۆ حەج و عومرە، بۆ پارەکەی لێرە سەر بن، کابرا قسەی جوانی کرد، یوتی کابرا پارەی خۆیەتی ئەچێ بۆ عومرە، تو واخوسی کابرا بۆ پارەی خۆی عارەقە خواتەوە ئەڵقەڵی ئازادیە، ئێوش پارەی خۆیەتی ئەچێ بۆ عومرە، پارەی خۆیەتی بۆ فەلەستینیە نێری، تو واخوسی تۆ بۆی نێری بۆ شوێنێکی تر خراپەی پێ بکرێ، کابرای ترش پارەی خۆیەتی نێرە بۆ مەزلوم و مەغدور و لێ قەوماوانە. بەڵێ بەس بۆ ناوخۆ ڕەنگە زۆر جاریانی هەندێک خەڵکێ بێ ئاگایە لەوەی کەرەکراوی ئیسلامیەکانە ناوخۆ چەند ساڵە خزمەت دەکەن، دەڵێن بۆ ناوخۆ ینی خزمەت نەکرێ بۆ دەرەوە لە کاتێکە بڵێن لە ناوخۆش خەریک بەداڵ. ئێمە بە شێوەیەکی ورد ئاگامان لێ هەیە ئەو بەتایبەتی بەخشین و هانا و ڕێکخراوەکانی تری خێرخوازی چەند بەرابەری ئەوەی کەیسە بۆ غەزا کرێ لە داخلا و لە ناوخوا، هاوکاری هەتی و هاوکاری فەقیر لێ قەوما و کەمەندام، ینی هەر بەخشین نزیکە بێتەوە لە 1000 هەتی و کەفالەت کراوە کە مانگانە موچیان. ئەنجا خەڵک بەس بەرنامەکانی بەخشین ببینێ بە درێژایی تەمەنی خانووی بۆ چەند ئایرەی هەژار کرد،
چەند کەسی فەقیر شتی وەسائلی ژیانی بۆ دابین کرد، عملیاتی بۆ کرد، ئەوەی بۆ کرد کە ئەوە ئیشی بەڕاستی چەند وەزارەتی حکووماتن کە بەخشین کردوێتی. یعنی ئێستا خەسەخانەکانی بەخشین ئەو خزمەتە گەورە بە خەڵکیەکەن، ینی هەموو خەڵکدان بەوانێ. ینی من برادێک لە حیزبێکی سیاسیا بوو وتی وەڵی ئەوەی بەخشین ئەیکا ئەگەر شتێکی تر بیکردا حیزبێکی تری ئەلمانی بکردا ئێستا بە دنیای فرۆشت. بەڵام ئەوان لەبەر ئیسلامیەکان نازانن ڕیکلام و دیعایە بۆ خۆیان بکەن، ئەو شتە گەورانەکەن، ئەو خزمەتە گەورانە بە میلەتەکەیەکەن، بە هەژار و فەقیری ئەم میلەتەکەن کەچی هیچیش بە خەڵک نافرۆشن و چکە بەواجب بۆ ئەرکی سەرشانی خۆیان ێزانن. ینی بەخشین خەسەخانەی بەخشین ئەوەندەی من تۆزێک ئاگاداریم لێ هەیە ڕۆژانە لەوە چێ زیاد لە 1000 مراجع سەردانی بکە. ئێمە کەمە هەمووی بە سعری لە خواری شوێنی ترەوە بیتاقەکەی و عیلاجەکانی و فەحسەکانی زۆشتی هەرزانترە لە شوێنەکانی کە ئەگەر هەمووی وانە بێت بەشێک لەو شتانە هەرزانترە لە شوێنەکانی کە. باش ئەمە هاوکاری نییە، ئەمە پشتیوانی نییە لە خەڵک، ئەمە سەرفکردنی پارە نیە بۆ خەڵک. ینی ئەگەر کەسێک ویستی ئێستا لەو چ لەم بەرنامە نەکرد، ئێمە بە داتا و بە ژمارە ئەو شتانەی پێڵن کە بەخشین چەندێ خزمەتی بەم فەقیر و هەژار و نەخۆش و کرێچی و داماوی میلەتە کردو. ئەمەی غەزە شتێکە 2 ساڵ جارێ ساڵێ جارێ نەزەم 6 مانگ جارێ شتێک ببێت کێ کات ئەوە. اینجا کابرەش ماڵی خۆیەتی وەکوتم لەکوێ سەرفیەکە کەس بۆی نییە بڵێ وەنا نابێ وا بکەی. یعنی س کابرا گوناهەکە خەتاکە بە پارەی خۆی. خەڵک پێڵێن ئەمە ئازادی ڕاو بۆ چوونە و ئازادی قەناعەتە و بۆ نییە دەست بێتە ڕێی. باشە لەوا واڵی کابرا خراپەکە کە زەرری بۆ میلەتیشێ زەرری بۆ عام هەیە. کابرا خۆیسە یارمەتی لێ قۆماوەگەدا لە وڵاتێک چ زەرێکی بۆ تۆ هەیە، چ زەرێکی بۆ میلەتەیە، چ زەرێکی بۆ ئەمنی قەومی هەرێمی کوردستان هەیە. بەڵکو سومعی ئەم وڵاتە بەرزەکاتەوە، سومعی ئەم میلەتە بەرزەکاتەوە، سومعی ئەم میلەتە جوانەکە لە ناو میلەتانە. ئەگە تۆ گلەیەکی لە عەرەبێکی ئەلمانی کاتی خۆی هاوکاری کوردی نەکردووە ئەوە پەڵەیەکی ڕەشە بە ناوچاویان و ئێتۆ بۆ پەڵە ڕەشە ئەهێنتە سەر خۆت، بۆ خۆت وەکو ئەو ناشرینەکەی لەو غەڵەتەی ئەو لەو عیبەی ئەو لەو عیبداربوونی ئەو تۆ دەرز وەرگە تۆکۆ و مەکە. سوپاس دەکەم کاکتۆر دکتۆر ئیدریس بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە ئەو دۆخەی کە ئێستا لە غەزە هەیە. یعنی زۆر خەڵک مسلمان خۆی بە گوناهبار دەزانێ بەرامبەر بەو دۆخە دەبێت ینی جگە لاوکاریە مادیەکە چیتر بکرێ یاخود بۆ من لە مێژوودا ئەم حاڵەتانە دووبارە بوونەتەوە. وەڵام ساجان ئەجارێ ئەم خۆ بە گونەهزانین و ئەو بابەتی جەنابی شتکە و بە پرسیارەتە هەڵگرتووە بێگومانەوە هەموو لە بڵین منتەڵەقاتی ئیمانی و هەروە لە منتەڵەقاتی ئینسانیە. ئەمە عاملێکی باشە و ڕاندێکی زۆر زۆر بەرزی مرۆڤبوونی ئینسانە. بەڵام ئێمە گە تاماشای تاریخ و مێژووی خۆمان بکەین بە تایبەتی مێژووی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە گەورەترین مەدرسەیە لە بۆ هەر کەسێک کە بێوێت لە هەر زروف و هەر قۆناغ و هەر تراژیدایە کە بەسەرت دابێ ئەگەر ئاوڕ لە ژیانی پێغەمبەر بدەیەوە صلی الله عليه وسلم یەکەمیان هەمان تراژیدیا دەبینیەوە، دووەمیان دەزانی چۆن تعامل لەگەڵ ئەم تراژیدیاکەی چونکە لەقەد کان لەکم فی ڕەسوول الله کە ئوسوە حەسەنەیە بێگومان ئەمەشی تێدایە. طبعا حاڵەتەی لە غەزە ڕوودەدا حاڵەتێکی تراژیدیا لە تاریخی مسلمانان زۆر شتی وا بووە. بەڵام یەکێک لەوانەی کە خەڵکەکە زۆر جار هەیە ناڕەحەتە زۆر، ئەو ناڕەحەتیە کاریگەری ئیمانی هەیە بەڵام نابێت سەربچێشی بۆ خۆکوشتن، سەربچێشی بۆ ئینتیحار، سەربچێشی بۆی کە من ئیمانم نییە من دینم نییە نەخێر ئەو هەر بۆ خۆی دینداریە. بەڵام کەس بە ئەندازەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شجاع و ئازانیە. پێغەمبەری خوا لە هەموو کەسەکان ئەشجع الناس بووە، لە هەموو خەڵکی ئازاتر و نەبەرتر و بێرتر بووە. بەڵام هەمان ڕووداومان هەیە کە واقعێکی سیاسی لە مەکە هەیە، واقعێکی کۆمەڵایەتی لە مەکە هەیە، واقعێکی دابەشبوونی دەسەڵات لە مەکە هەیە لە بینی قوڕەیشەکان و لە بینی بەشی لایەنی و بەرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم.
لەوێوە قڕیشەکان دەسەڵاتیانەیە وەکو ئێستای ناتانیاهۆ دەسەڵاتیە بە دەسەڵاتی پشتی بە ئەوروپا بەستاوە پشتی بە ئەمریکا بەستاوە لە مقابلدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو بەشەی کە لەگەڵیەتی جارێ لە قۆناغی بێدەسەڵاتی بوونە کە مەبەستم پێدەسەڵاتی عسکەریە لەم قۆناغەدا عەممارمان هەیە سەحابەیەکی بەڕێزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و باوکی عەممارمانەیە کە یاسر هەروە دایکی عەمماریشمان هەیە لەوێوە دراژیدایەک ڕوودەدا لەبەر چاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاوی ئەسحابی پێغەمبەر عليه الصلاة والسلام دەیانهێنن لەوێ یعنی هەرچی نمونەی ناشرنە وەکو ئێستای غەزا بەدایک و باوکی عەممار دەکەن لەوێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناڵێتە ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و طەلحە و زوبەیر و سەعد و سەعید وانە کە ئەوانە پیاوی گەورە و عیملاقن بڕۆن خۆتان بتەقێنەوە بڕۆن وا بکەن بڕۆن وا بکەن نا بەڵکو لەبەرەوەی قۆناغەکە سروفەکە حاڵەتەکە بەنسبەت ئەو قۆناغە ئەو هایە پیان دەفەرمێ صبرا آل ياسر فإن موعدكم الجنة ئەوە چمان پێ دەڵێ ئەو بۆ ئێمەی هاوڵاتی کە لە شوێن و جوگرافیایەکەین دەسەڵاتمان نییە بۆ ئێمەی مسلمان کە لە منطقە و لە شوێنێکین کە هیچ جۆرە ئیستطاعەیەکمان نییە دەبی بڵێن صبرا آل غەزە ئەهلی غەزە فإن موعدكم الجنة بەڕاستی خوا ئەوانەی لە بۆ بەهەشتێ دروست کردی و دەیان باتە بەهەشتێ لۆ ئەم حاڵەتەمان گوت لۆ ئینسان وا خۆی نیشان نەدا بە شێوازێک بە چۆک دابکەوی ئینسانی مسلمان نابێ بە چۆک دابکەوی بەڵکو دەبێ ئەمانە مراجعە بکە بە خۆی دابچێتەوە کەم و کوڕیەکانی چارەسەر بکە ئەگەر ڕۆژی لە ڕۆژان خەلەلێکی هەبوو بەرامبەر بە دین بەرامبەر بە سەحوا بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە مرۆڤایەتی بەرامبەر بە مەزلومیەت بەرامبەر بە زاڵم کەم تەرخەمی هەبوو دەبێ بە خۆی دابچێتەوە چونکە ئەم زروفە ئێستا لە غەزەی دادڕا ئەوەی ئەوڕۆ نییە ئەوەی ئەو کاتەیە کە دەسەڵاتی مسلمانان دەڕوخێ هەتا ئەمڕۆ ئەم 100 ساڵە مسلمان ئەم بێدەسەڵاتی کەڵەکەی کردیا نەتیجەکەمان گەیشتە ئەمڕۆی سەردەمی بڵین غەزە و بێتوانایی ئێمە ئەمە حاڵەتێکی تر کە دەڵین ئەم حاڵەتانە ڕوویداوە بەڵێ لە تاریخی مسلمانان حاڵەتی لەوەی زۆر زۆر ترسناکتر ڕوویدایە بەڵام فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا بۆ نمونە سەردەمی تەتار و مەغۆلەکان سەردەمی تەتار و مەغۆل هێشتا لەوەی تونتر بوو جۆگاکانی بەغدا خوێنی مسلمانی لێدەڕژا 20 کەس و 30 کەس و 40 کەس و 50 کەس ئاوە لە سڕەی ڕادەوەستان بەس لۆ ئەوەی ڕاوەستابن سڕەی مردنیان گرت بوو تاوەکو تەتار و مەغۆلەکان بیان کوژن ئێستا ئەهلی غەزە هێشتان بە عیزەتن بە کەرامەتن بە شکۆن سەربەرزن مردن پیاون تەسلیم نەبوون مجاهیدن باشە کەواتە ئەمە زۆر زۆر قوڕستر بوو بەڵام کاتێک قورئان دەفەرمێ حتى استيأس الرسل پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ قۆناغی داهاتیە دەبێ کەنجێ نەسرەت بێ یەکسەر چیە؟ جاءهم نەسڕونا نەسرەتی ئێمە دێ باشە سەرکەوتن دێ ئینجا هەموو پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ کە ڕووداوەکان تەواو تەواو تون دەبن ئەوجە خوا دەرکەی دەکاتەوە تەواو تەواو لە بێژینگمان دەدا ئەوجە نەسرەت دێ تەواو تەواو ئینسانەکان هەموو ئومێدەکی بەشەری لەدەست دەدەن ئەوجە خوا بەخۆی تەداخل دەکات لۆی بەڕای بەندا هێشتان قورسایی مایە لۆ سەر غەزە هێشتان قۆناغێکی ترمایە لۆ سەر غەزە لەوانەیە ڕاگواستن بکرێ لەوانەیە زۆرم لێ ڕاگواستن بکرێ لەوانەیە یعنی خاپورکردن بکرێ بەڵام هیچ گومانم نییە لەسەرەوەی کە هەموو شتێک لەکن خوای دەکرێت جل لە شەئنه قۆناغێکی تەمهیل و مهلەی بداتێ بەڵام قەت خوێن لەکن خوا تێنەپڕی چونکە ئێستا لەو دەقەیە من قسە لەگەڵ جەنابەت دەکەم 71,000 منداڵ سڕێیان گرتیە بەڵام بۆچی 71,000 منداڵ سڕێیان گرتیە بۆ مردن باشە 1 ملیۆن کەس لە ڕێژە برسێتیە لە قۆناغێک لە سەردەمێک لە جیهانی عەولەما لە جیهانی دنیای ئابووری دارایی دنیا خەریکە بتەقێتەوە لەگەڵ خواردن و بابەتەکانی تر ئەوجا لەم عەسر و سەردەمەیە 71,000 منداڵ چاوەڕێی مردن دەکە بەڵام لە بەردەستی دایکی لە بەردەستی باوکی ئەمە کارەساتە کاکەچی ئەمە تراژیدیایە کاکەچی ئەوە هۆڵۆکۆستە
ڕوویداوە بۆیە قەت خوای پەروەردگار لەوە بێدەنگ نابی تەجروبەمان دەکا حتا يميز الخبيث من الطيب هەتا پاک و پیس زیادە بێتەوە هەتا وەکو ئیمان و کوفر زیادە بێتەوە هەتا وەکو حەق و باطل زیادە بێتەوە هەتا وەکو کوفر و ئیمان ڕیا دەبێتەوە هەتا وەکو ئینسانیەت لەگەڵ دڕندەکان زیادە بێتەوە ئەو جا خوای تعالی نسرەتی دەبێت لێ بەڵێ تاریخی ئێمە مسلمان چونکە مسلمان شیعاری لۆ حەق بەرز کردوتەوە مسلمان شەڕی مەبدەء دەکات شەڕی ئازادی دەکات شەڕی هاوڵاتی بوون دەکات شەڕی یەکسانی دەکات شەڕی عەدالەت دەکات و عەدالەت خوێنی دەوێت ئازادی خوێنی دەوێت مەبدەء خوێنی دەوێت خۆڕاگری و مەردایەتی و ئینسانیەت خوێنی دەوێت ئەوەی ئەوان دەیکەن باتیلە ئەوەی ئەوان دەیکەن ڕوڕەشیە لە تاریخی بەشەری بە ئەندازەی ئێستا جوولەکە سەرشۆڕی دنیا نەبوون نظامی زایانی ئەوەندە خەجاڵت نەبووە لە تاریخی بەشەری هەتا ئێستا ئەو حەزارەت و شارستانێتی کە ئێستا غەرب شانازی پێوە دەکە هەموو عمرەکەی 200 ساڵە ئەو 200 ساڵە ئێستا هەمویان لە ئاوێ کرد بە ڕووداوی 7 ئۆکتۆبەر بە ڕووداوی غەزا سەریان شۆڕە ناتوانن باسی مافی مرۆڤ بکەن ناتوان باسی ئازادی بکەن لە هەموو کۆڕ و کۆبوونەوە لە هەموو پەرلەمانەکانیان لە هەر جێیەکی ئیلا کەسێک لیان هەستاوەتەوە پەنجیان لێ هەڵدەشەقێنی ئارەقەی شەرمەزاری دەڕێژن توانای سەر مەحفەلەکانیان نییە توانای سەر شاشەکانیان نییە توانای ناو پەرلەمانەکانی خۆشیان نییە ئەوە ئێمە نین ئەوە إن الله ينصر هذا الدين بأقوام لا خلاق لهم ئێستا ئومەی ئیسلامی بێدەنگە بەڵام ئومەی خەڕب هاتووتە سەزادەی لە ناو پەرلەمانەکان بەشێک لە منەظەماتی حقوقی ئینسان بەشێک لە ئەندامانی پەرلەمان بەشێک لە وزەراکان لە ڕئیسی دەوڵەتەکان پەنجیان لێ هەردەشەقێنی بأقوام لا خلاق لهم ئومەتێکن هیچ پاداشتیان لە قیامەتێ دیفاع لەو دینە دەکەن دیفاع لە ئینسانیەت دەکەن دیفاع لە کەرامەت دەکەن دیفاع لە حقوقی منداڵ دەکەن دیفاع ڕۆژانە لە پێش بەیتی ئەبیەض باشە لە پێش کۆشی سپی دیمەنی منداڵەکان بە خوێنەوە بە کفنەوە مسەوەڕەکانی عالەم دەچن لەوێ تەسویریان دەکەن ئەو خەڵکە تەماشا دەکات دەڵێت تەواو حەزارەتی غەربی بەرەو ڕووخانە کەچی 13 سەدا ئیسلام حەزارەتیە بوو شارستانیەتی هەبوو لە هەموو ئەو 13 سەدایە یەک تراژدیای وەکو غەزەمان نییە یەک هۆڵۆکۆستی وەکو غەزەمان نییە باشە بەڵام ئەوان بە 200 ساڵ کۆتاییان بە شارستانێتەکە هێنا کۆتاییان بەو شانازیە هێنا کە ئەوان پێیان وابوو هاوڵاتی بوون لە کنەوان گرنگە ئینسانیەت لە کنەوان گرنگە مرۆڤ بوون لە کنەوان گرنگە ئەو فکری ئەلمانی لە عالەم بەوانەی کوردستانی خۆشمانەوە ساڵهای ساڵە مێشتیان بردوین دەڵێن ئیسلامیەکان وا حەقی لە کنەوان نییە ئەوان توندڕەون ئیسلاموفۆبیا توندڕەوی عنف فەرموو ئێستا لە قیمەی عنف ئەوان بێدەنگن لە قیمەی دکتاتۆریەت ئەوان بێدەنگن لە قیمەی خوێڕێژی ئەوان بێدەنگن ئەگەر ڕقت لە مجاهدینی حەماسە ئەگەر ڕقت لە مسلمانانی حەماسە ئەگەر ڕقت لە مسلمانانی فەڵەستینیە خۆ منداڵەکە بێت تاوانە خۆ ئافرەتەکە بێت تاوانە خۆ بە ساڵاتچووەکە بێت تاوانە وجدانت نییە زەمیرت نییە ناجوولێ نەخێر ناجوولێ کەواتە ئەوەی پێشووتریش گوتوتە ڕاز نەبوو حەق نەبوو بەڵام فرۆشتنی بەناو ئازادی بوو لۆیە سبغەیەکی ڕەشیان بە مێژووی 200 ساڵەی خۆیان داهینا و دڵنیات دەکەمەوە ئەوە سەرەتای کۆتایی حەضارەتی غەربیە با سوپاس دەکەم کاکتۆریە سوپاس کاکتۆر محەممەدی خزمەت بەڕێز سەبارەت بەو هاوکاری ناوخۆی ئێمە دەبین ئەمڕۆ وەستێک بڵاو کرابەوە لە هەولێر کابراایە کە بڵێن کەسێک خێرخوازێک یازە دەفتەری هێنابوو هەیە 250 دەبەخشەی ئەمە مانای چییە دەربارەی خێرکردن لە کۆمەڵگەی ئێمە بۆ خەڵکی غەزە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ دینارێک پێشی 1000 دیناریایە و عەزاکە چۆن فەرمی کابرای 2 دیناریە دینارێکی بەخشێ کابراایکی زۆری هەیە 1000 دینارە بەخشێ یعنی ئەوەی کە کەمی هەیە 250 بەخشێ 1000 بەخشێ زۆرە ئەوەش کە واکو زۆری هەیە کەوکە و پیاوە خێرخوازە 11 دەفتەری بەخشی و خوای گەورە هەزارها ئەوەنەی تر سەرۆت و سامانی زۆر کا و بەرەکەتی تێخا ئەوەش لە پێی دارایەکەی خۆی خێری کردووە بۆ ئێمە لێرە واڵێن هەر موسڵمانە چەندێک ئەتوانێ پشتیوان بێ ئەتوانێ
بە شتێک وکو ڕاگەیاندن پشتیوان بێ بۆیان بە کۆمنتێک بە قسەیەک بە وتارێک بە کەلیمەیەک لە ڕێکخراوێکە لە شتێکی جیهانیایە لە هەرکوێ هەیە بە ڕاگەیاندن ئەتوانێت پشتیوانی بکە پشتیوان کە زۆر میوە هەتا فەڵەستینەکان خۆیان خەڵکی غەزە داوایەکەن ئەلەن پشتیوانی و مزاهرە و خۆپیشاندانوانە زۆر گەورەیە بۆ ئێمە بکرێ. دوو لە ڕووی مادیوە خەڵک چۆن ئەتوانێت شتی مادی پارە و پول و خۆراک و پێداویستی داعمیان بکە شتێکی گەورەی و کەوان زۆر ئێستا محتاجن بەوە. لە ڕووی دوعاوە ئەوەی کە دەسەڵاتی هیچ کامیانی نیە خۆتوانێت دوعا بکە خۆتوانێت دوعا بکانی خوای گەورە نەجاتیان با خوای گەورە ئەو ناڕەحەتیان لەسەر لا با خوای گەورە دوژمنیان ڕسواکە خوای گەورە ئەوانی پشتیوان لە دوژمنەکانەکەن زەلیلیان کە ئەو ناڕەحەتی بەسەر خەڵکی غەزەیانەوە خوای گەورە بیخاتە سەر ئەوان. ئەگەر ئەمەشی نەکرد ئێکاکە با قسەی خراپ نەکە یعنی بەلای کەمەوە ئەضعف الئیمان با قسەی خراپ نەکە کە ئێمە نابێ موسڵمان لەوانی کە دابەزێ ئەبێ لە ڕووی ئیعلامی و پشتیوان بێ لە ڕووی مادی و پشتیوان بێ لە ڕووی دوعا و پاڕانەوە و نزا و لاڵە بۆیان پشتیوان بێ و ئەگەر کەسێکیش قسەی ناڕێک و نەشیا و ناجۆری کرد ئەبێ خەڵکی موسڵمان بە هەموو شێوەیەک وەڵامیان باتۆ ڕەدیان باتۆ قبوڵی نەکالیان چونکە قەزەیەکی ڕەوایە قەزەیەکی حەقە یعنی ئێمە چ مەسلحەتێکمان هەیە لەگەڵ خەڵکی غەزە خەڵکی غەزە ئەگەر سبەینێ ببنە دەوڵەتیش چیان پێکرێ بۆ ئێمە لەو چێوان بە 100 ساڵتر نەتوان هەر لەسەر خانوەکانی خۆیان چاکەن و وەزعی خۆیان وەکو ڕابردوو لێ بکەنەوە بەڵام ئەمە قەزەیەکی ئینسانیە ئەمە قەزەیەکی مرۆڤایەتیە ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوپا کە ئەچێ شەڕەکە ئەفەرمێ ئافرەت مەکوژن مناڵ مەکوژن هەندێک کەس کە لە پەرستگاکانیان خەریکی عیبادەتن ئەگەر بەشداری شەڕیان نەکرد مەیان کوژن دە ئیسرائیل لەمانە هیچی ناخوێنێتەوە فەرقی مناڵێک و ئافرەتێک و شەڕکەرێک و چەکدارێکی حەماس ناخە باشە لە شوێنێک کە چەکدارەکان زەربەیەکی لێدەن ئەم ئەڕوا تۆڵە لە مەدەنی و سیڤیلەکانەکات کە ئەگەر خەڵکیش زەختی شعبی و میلی هەبێ ئێستا مەسال لە ئیسرائیلە کە زەخت لەسەر نەتەنیاهوێ زۆر جار یعنی هەندێک مفاوەزات و شت قبوڵەکە لەژێر زەختی داخلایە قبوڵیەکە لەژێر زەختی حیزب معارضەکانی ئیسرائیلایە قبوڵیەکە بۆی ئەبێ میلەتی موسڵمانیش موسڵمانان بەگشتی لە جیهانە بە هەموو شێوە لە شێوازەکانی زەخت و فشار دروستکەن بۆ سەر ئیسرائیل و پشتیوانەکانی ئیسرائیل بۆی کەواکو ئەو جەرائیم و ئەو تاوان لە وڵاتانی عەرەبی بکرێت چونکە دەوروبەری کە زۆر گرینگە میسر ئەردەنە بەڕاستی ئێستا ئەوان دەتوان ڕۆڵ ببینن ئێستا لە هەندێک وڵات کەشتگار لە سووریا مثلا هەندێک شت کرا لە شوێنەکە کە عەشایەرەکان هاتنە سەرخەت ئیسرائیل خۆی بێدەنگ بوو یعنی ئەو جەماعەتە لە سووریا کە ئەو شەڕ و شۆڕەیان دروست کرد لە سوێدا کە عەشایەرەکان هاتن ئەسڵمتیان با حکومەت بێت و با شوڕتەی حکومەت بێتە ناو شارەوە تێگەی یعنی زەختی شعبی دەوری هەیە زەختی شعبی میلی ئەتوانێت زەخت لە حکومات بکە زەخت لە منەزەماتی دەولی بکە لە مافی مرۆڤ بکە لە ئەمریکا بکە لە غەرب بکە لێرەشە سەیری کە بزانە ئەم ڕێکخراوە نێو دەوڵەتیانە مافی مرۆڤ مەجلیسی ئەمنی دەولی نازەم چی ئەمان دەرکە هەمووی درۆیە ئەسڵ وەکو زانایەگە فەرمێ ئەمانە کاتی خۆی دوای حربی گیانی دووهەم دروستکران هەر بۆ پارێزگاری بوو لە زلهێزان بۆ پارێزگاری نییە لە میلەتان و لە شعوبە ژێردەسە و لێ قەوما و فەقیر و داماوەکە لە هەرکوێ مەسەلا بۆ نمونە حەقی ڤیتۆ کە ئەمریکا هەیەتی هەموو دەوڵەتەکان هێنە سەرەوە عقوبەی ئیسرائیل بدەن ئەمریکا بەتەنیا ئەڵێ نابێ با شەڕ بوەسێ ئەمریکا بەتەنیا ئەڵێ نابێ یعنی ئەوەتە ئەو حەقانە ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیانە بۆ ناحەق بەکاریە بۆ دیفاع لە زوڵم بەکاریە بۆ دیفاع لە زاڵم و ستەمکارەکان بەکاریە نەک بۆ دیفاع کە خۆی ئەساسەن وا دروستکراوە دیفاع لە مەزلوم بکە بەڵام بە پێچەوانەوەی ڕاستیەکەی و لەم شەڕەشا دەرکەو ئەو ناو ئەلقابە بە ناو جوانانە کە هەیە مافی مرۆڤ مافی ئافرەت مافی مناڵ مافی چارێ خۆنووسین ئەمان هەمووی درۆی هەر کەسێ لەگەڵ سیاسەتی ئەوانە بێتەوە هەموو شتێکی بۆ کرێ هەر کەسێ لەگەڵ ئەوانە نەیەتەوە هەموو شتەکانی ڕەوا بێ ڕێگەی پێ نادرێ باش ئێستا خەڵکی فەڵەستین میلەتێکن بۆچی نایان بۆ خۆیان دەوڵەت بۆچی دەوڵەتی وە هەیە ملیۆنە کەس نابێت دەوڵەتێکی بۆ دروست کراوە بۆ چکە بەرژەوەندی ئیستیعمار و داگیرکەر و زلهێزانە پارێزی ئەم ئیسرائیلە خۆی 2 ملیۆن 3 ملیۆن بۆ لاوەڵە بۆچی دەوڵەتی بۆ دروستەکە بەریتانیا سەرخاکێکی داگیر لەسەر خاکێکەی خۆی نییە بۆ
چکۆمە بەرژەوەندی وانە پارێزی یعنی بەڕاستی وەکو محەلیلێکەڵێ ئێستا دەرکەوت ئیسرائیل دەوڵەت نییە ئیسرائیل پێگەیەکە مەسالیحی غەرب بە پارێزی پێگەیەکە بۆ پارێزگاری و پارێزتنی بەرژەوەندیە سەربازی و ئابووری و تایبەتەکانی کاکتۆر پێدوایگەر سەرکەوتوو بێم جارە لە غەزە کە تاکوێستە بەڕێزوت دامەنجەکانی وەدینە هاتووە پێدوای کۆمەڵ کوژی زیاتر دەکات و پێشتر ئاینی ئیبرامی هاتووە گۆڕێ شەڕ لەگەڵ وڵاتانی موسڵمانیشین لەگەڵ ڕێکخراوە پارتە ئیسلامیەکان زیاتر دەبێت گەرەوەی کە لە غەزێ سەر بگرێت ئەوە لە غەزێ سەر بگرێت جارێ ئەوە بەناو دووەلی عەرەبی چیان پێ ناگرێن هەر پێم وایە بە بێ شەڕخۆیان تەسلیمە بن هەر تەسلیمیش بوون ئەوە یەک دوو یعنی ئەوەی کە نەیان توانیوە بیکەن لە ڕابردووە بۆیان نەکرێ ئەو نەخشە و پلانانە کە هەیەە بیکەن یعنی ئەتوانین بڵێ ئەمانە سەرڕمێکن لە بەردەمی ئەو نەخشە و پلانە ناحەق و ناڕاستانە وەساونەتەوە بۆی ئەم عقوبەت بەهێزیانەدەن بۆی خەڵکی تر چاوترسێن بکەن بەمە میلەت و حکوومات و شوێنی تر بیر نەکاتەوە لەو دژیان بۆسی بەڵام ئەگەر ئەمانە توانیان کە توانیوشیانە تا ئێستا الحەمدولیلا جەسارەت و مقاومەت و ئێسش لەم کاتە کە ئەم هەمووە برسیکردن و تۆپباران و ئاگر و ئاسنە هەیە هەر هێشتا جەنگاوەرانی فەلەستین تەسلیم نەبوون بەڵکوتەی بەردەوام مفاوەزاتە لە ڕێی ئەمریکا و میسر و قەتەر و ناڕاستە خۆجوولەکە لەگەڵان مفاوەزەکە مفاوەزە کاتێکرێ بەرامبەرەکە هێزی هەبێ توانای هەبێ ئەگەر لە تواناکەوتوو لەسەر پێ نەوەستا بێ مفاوەزاتی بۆچی هەرچی شتی خۆتە فەرزیەکەی دوتەوە مفاوەزاتی بۆچی بەڵام دیار ئەوان هەن لە ساحەکە هەن و تەسلیم نەبوون شتێکی کەش بڵێم ئەوش ئەوەیە کاتی خۆی کە قوڕێژ مقاتعیان خستە سەر پێغەمبەر و موسڵمانان و بەنو هاشمیش دوای 3 ساڵ حەسار و زۆر ناڕەحەت بوونی موسڵمانان لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم 3-4 پیاوێکی قوڕێژ کە بتپەرست بوون چون ئەو پەیمانیان هەڵوەشاند و ئەو کاغەزەیان دڕان کە ئەو شتێکیان نووسرا بوو کە مقاتعی موسڵمانان بوو لە هەموو ڕوویەکەوە یعنی ئێستا بەناو موسڵمان و دووەل و خەڵکی ئیسلامی حتا بەقە ئەو عەرەبانە کە بتپەرست بوون غیرەت و شەهامەتیان نییە لە کاکەمە تاکەی بۆ قبوڵیکەین خۆمە عەرەبانە کاکە ئەگەر موسڵمانیشن خۆمە هاو زمانی خۆتان هاوڵاتی خۆتان لە هەمان قەومێ و نەژادن مشریکەکان قبوڵیان نەکرد لە ئەبوو جەهل و دەوروبەرەکەی تیان کاکە بێ ئەم حەسارە کۆتایی بێ ئەم ئابرۆخە کۆتایی بێ بەڵام ئێستا ئەم بەناو عەرەب و موسڵمان و ئەوانە کە لە دەوری غەزەن هەتا ناتوانە مەشکەن باش ئەم جێش و سوپا و تەیارە و دەبابە و ساڵانە و ملیارەها دۆلار سەرفەکرێتیایە بۆ چییە وەکو خەنجەری کابرایە تێن کابرایە خەنجەرێکی پێ بووە یەکێتر ناوێت تێژێر و تێر تیاڵانی کردو لێیدا و زۆر خراپی پێ کردو توانە ئێکابرا خەنجەرەکە بۆ ئیسفادە لێ ناکردی ئەو بۆ ڕۆژی تەنگانەمە ئەمە دیارە و تۆپ و تەیارۆدان بۆ ڕۆژی تەنگانەیە سپاس دەکەم کاکتۆر کاتم نەما بەس زۆر بە کورتی دووخولەکیش بۆ بەڕێزت سەبارەت بە زۆر جار باز دەکە میلەتی کورد هەڵوێستی وایە بۆ پێشتر میلەتانی دیکە هەڵوێستیان عەرەب بەرامبەر بە کارەساتانی بەسەر کورد نەهاتووە هەڵوێستیان نەبوو بەسەر کورد هاتووە هەڵوێستیان نەبووە سەبارەت بە ئامانجی کۆتایی بڵێن جوولەکەش بە کورتی بێ سوپاس دەکەم وڵا دیارە بابەتی کورد ینی بەڕاستی جێی خۆیتی ئەمە لێرە هەڵوەستەیەک بکەین لەسەرەوەی کە کورد بەڕکە و بە ململانێ بە بڵین وەکودرەی تۆڵە بە ئینتیقام تەعامل لەگەڵ هیچ ملەتێک ناکە بە پێچەوانەوە دەرکەت کورد وەکو ملەتێک ئەمە تەعەسوب نییە ئەمە حەقیقەت و واقعەکە بەهانای هەموو ملەتان دێ بەقەدەر توانە حەجمە گچکەیەکەی خۆی و ژێردەستەیەکەی خۆی بەڵام دەرکەت ئەوانی تر بە هەموو قۆناغەکان بەڕاستی بەهانەی کوردۆ نهاتن سوتەمان کورد کارەساتی گەورەی بەسەر هاتووە کورد 182,000 ئەمفالی بەسەردا هاتووە یعنی 182,000 کەس لە کورد ئەمفال کراوە کەس دەنجی نەکردووە نە تورک نە عەرەب نە فارس و کورد 8,000 بارزانی بردراوە و ئەمفال کراوە کەس دەنجی نەکردووە کورد 6,000 گوندی تەقێنراوەتەوە یعنی من بەو چاوی خۆم دیتم لە گوندەکەی خۆمان دیەکەی خۆمان کە بە TNT طبعا یعنی چی یعنی 6,000 مزگەوتی تەقێنراوەتەوە بەدەستی ئەلمانیەکانی عالەم دەنجیان نەکرد نەک دەنجیان نەکرد داعمیشیان دەکرد لێرە
ئەگەر ئەم معادلەیە بکەین ئەوە بۆ ئەوە نییە ئەمە ململانەی نێوان قومی بکەین بەس بۆ ئەوەیە کە ملەتان دەبی وەکو کورد و چاو لە کورد بکەن. کورد دینداری دەکە، کورد مرۆڤبوون دەکە، کورد بەڕاستی مەردە صاحبی مووقیفی خۆیەتی. بۆ نمونە ئەلێرە تەماشا بکە ئێزدی لێی دەقەومێ دینیشی جیاوازە لەگەڵ ئێمە تەماشاکە کورد باوەشی لێ دەگری لە ناو مزگەوتەکان و لە شوێنەکانی خۆی جێ دەکاتەوە. سووریا لێی دەقەومێ بەشێکی گەورەی سووری دێنە ئێرە باوەشی لێ دەکرێتەوە. عێراق لێی دەقەومێ کوردی عەرەبی سونە لێی دەقەومێ عەرەبە سونەکان ناچن بۆ عەرەبی لای عیمارە و بەسڕا و نەجەف و کەربەلا دێنە کوردستان، دێنە ناو کوردان، دێنە هەرێمی کوردستان باوەشیان لێ دەگەڕێ. وەڵی بەشێکی لەو عەرەبانە تا ئەو لەحزەیەش نارن کوردستان دەرێن شیمالی عێراق 2 ساڵ و 3 ساڵ لێرە بوونیانێ. بزانە ئەمە دیسان بابەتێکی ئێران بەشێکی زۆری کە لێ قەوماوە ڕێک هاتۆتە کوردستان. باشە ڕۆژئاوا کە لێی دەقەومێ ئەلێرەوە مساعدە لە بۆ ڕۆژئاوا دەچێت لە بۆ منطقەی سووریا دەچێت وەلۆ تورکیا کە زەلزەلەی لێدا کە 2023 بوو ئەلێ ڕادیسان مساعدات ڕۆیی و جگە لە ئیناخۆشەوە مەسەر لۆن من خەڵک لە هەڵەبجا هاتیە بەناوی هاتە منطقەی جەژنیکانی لێرە خەڵکی هەولێرە لێرە مەسەن هەولێر لێ قەومای سوزێشکە کەواتە کورد باوەشی گەورەیە، کەواتە کورد لەسەر ئەو ئەخلاقە جوانە ئیسلامیە ماوە و کورد یەکێکە لەو ملەتانی دەستی تەواو بۆ ئیسلامە گرتووە. عەزم لێ دوو شتی بکەم. یەکەکیان لە بیستەکانەوە فکری شوعیەت لەو کوردستانەی باوە، لە چلەوەکانەوە حزبی شوعی هەیە هاتووە لە بۆ ئینقاذکردنی دۆزی کورد، بەڵام شوعی کۆتایی پێهات هیچی بۆ دۆزی کورد نەکرد و خلاص بوو. لۆ ئەو ئازایەتی ئێمە نەبوو، ملەتەکە بۆ خۆی وەکو کۆنتڕۆل و شاشەیەک پێچی نەکرد لایدا. لە نۆهەتەوە دو حزبی دەسەڵات بە فکری ئەلمانی دەیانەوێت قەزیەی کورد تەبەنی بکەن، ئەوە زەلیلیان کردوین بۆ معاشێک هەم ڕۆژێ دەستمان بەر بەغدایە و لە نزیکی لێواری ڕوخانی ئینشاڵە ناڕوخێت چونکە بەڕاستیە من وەکو ئیدریس زۆر تەرکیزم لەسەرەوە کە دەبێت ئەو کیانە پارێزگاری لێ بکرێ و جیاوازە دەسەڵات جیاوازە لەگەڵ کیانەکە ئەوان شکستیانینە. کەواتە ئێمەی مسلمان ئێستا کە جیهان پێویستی بە هاوکاریە ئەوە ئێمە مسلمانین دەڵێن کاکە ئێمە نەتەوەی سەلاحەددین نەتەوەی کوردین و نەوەی سەلاحەددینین دەمەوێنە دەستی یارمەتی، دەستی ئینسانی، دەستی مرۆڤبوون، دەستنی ئیمان بەرزکەینەوە لە بۆ ڕابچێشین لە بۆ هەموو ملەتان نەک ئەلمانیەکان. ئەمەین کەواتە ئەمە قەرزداری ئەو ملەتین بۆیە ئەو ملەتە پێویستی بەوەیە کە بە ڕاوافیدی مسلمانانە دۆزەکەشی ڕزگار بکرێ، قومەکەشی ڕزگار بکرێ، نیشتیمانەکەشی ڕزگار بکرێ، نیشتیمانێک وەکو باقی کەسانی تر. ئەمە خاڵی دوو جوولەکە. طبعا ئێمە لەبیر نەکەین لە 48ەوە جوولەکە شەڕیەتی هەتا ئەمڕۆ زاڵە، بەڵام زاڵبوونەکەی تەنها و تەنها لە ڕووی عەسکەریە. لە ڕووی اقتصادیەوە ئیسرائیل تەواو شپڕزە بووە، لە ڕووی ئەوە طبعا لە ڕووی اقتصادیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە شپڕزە بووە، لە ڕووی سومعی نێودەوڵەتیەوە بە تەواوی منهارە. کەی دەردەکەوی هەتا شەڕانەوەستی معانات و کێشە و ئەزمە و قەیرانی ناو ئیسرائیل دەرناکەوی کە ڕاوەستا ئەوجە دەزانی ئیسرائیل چۆن ڕوخایە. ئەوجار لەو لاشەوە تەمەشا بکە هیچ لە ئامانجەکانی خۆی نەپێکاوەتە ئەو لەحزەی تێداین غەیری منداڵ کوشتن و ژن کوشتن و ئافرەت کوشتن نەبی. لەوەش لەبیر نەکەین تاریخی جوولەکە تەمەشاکە لە هەر جێیەکی بوون لە سەردەمی بڵی هێتلەرەوە تەمەشاکە لە هەر جێیەکی بوون ئەوانە مەشاکل بوون، کێشە بوون، لۆیە بەردەوام هەموو ملەتان لە خۆیان دوور خستنەوە هینایانە جیهانی ئیسلامی وەکو بۆ ڕێکی سەرەتانی بە ئێمەیان وەنا، بەڵام دڵنیات دەکەمەوە ئامانجەکانی نەپێکاوە ئینشاءالله بەڕاستی ئەلا ئین نەسر اللهی قەریب. سپاس دەکەین کاک دکتۆر ئیدریس کاریتانی کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی سوپاسیان مەدەبوون دەکەین، هەروە دکتۆر محەممەد بامۆکی لە ستۆدیۆ سوپاسیان مەدەبوون دەکەین. سپاس بۆ بینەرانی بەڕای، سپاس باوکارانم، خواتان بە.